پڕکردنەوەی فۆرمی دامەزراندنی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان لە دوای ڕاگەیاندنیەوە لەلایەن کۆمسیۆنەوە دەنگدانەوەی ئەوەی لێکەوتووە کە چەند حیزبێک فۆرمێکی تر وەک پشتگیری لەگەڵ فۆرمەکەی کۆمسیۆندا پڕ دەکەنەوە و ژمارەیەک پەرلەمانتاریش دەڵێن زانیاریان لەبەردەستدایە کە ئەو فۆرمانە لەلایەن 5 حیزبەکەوە بەسەر ئەندامانی خۆیاندا دابەشیان کردووە. ئێمە شەوە زانیاریان نەمان هەیە کە ئەو فۆرمە لە بارەگا حیزبەکان دابەش دەکرێت بۆ ئەوەی خەڵکی خۆیان دامەزرێنن. بە بڕۆی من ئەمە دوور نییە چونکە لە کاتێکا بریاریاندا ئەو کۆمسیۆنە ببێتە کۆمسیۆنێکی حیزبی خۆی لە خۆیان لە خواری شوهروایە بێ. بەپێی یاسا پەرلەمانی کوردستان چاودێرە بەسەر کۆمسیۆنەوە و لیژنەی کاروباری پەرلەمانیش ئاماژە بۆ ئەوە دەکات کە بە دوواداچوون لەسەر ئەو بابەتە دەکەن لەگەڵ ئەوەشدا دەڵێن بۆ پۆستە سیادەکان ئاساییە کۆمسیۆن هەمەڕەنگ بێت بەڵام بۆ دامەزراندنی فەرمانبەران وەک ساختەخاری هەژمار دەکرێت. یەک دوو جارێتیش ئەمە ئاگادارکراینەوە بۆیە ئێمە بە دوواداچوون دەکەین بۆم کێشەیە و بێ بگەینە ئەنجامیش تایدا هەر فۆرمێک لە دەرەوەی کۆمیسیۆنی باڵا لە هەر بارەگایەکی حیزبی دابەش بکرێ ئەمە بە ساختە لە قەڵم دەدرێت لە بەرەوەی کۆمیسیۆنی باڵا دەستگایەکی گرینگە و کۆمیسیۆنی باڵا بەپێی یاسا کار دەکات و هەر فۆرمێشتر لە دەرەوەی ئەم فۆرمە تایبەتە بێکە باسمان لێوە کرد ئەمە بە تەزویر لە قەڵم مەدرێ و دەبێ دادگایش بکرێن لەسەر ئەم مەسەلەیە. وتەبێژی کۆمسیۆنی باڵای سربەخۆ و هەڵبژاردن و ڕاپرسی هۆشداریدا لەوەی هەر حیزبێک هەوڵ بدات دەست لە کارەکانی کۆمسیۆن وەربدات ڕێکاری یاسایی بەرامبەر دەگر نەبەر دەشڵێت ئەو فۆرمانە هیچ پەیوەندی با کۆمسیۆنەوە نییە. بەڵێ فۆرمێک ئەوان هەر لانەی سیاسی لەوانەیە لەسەر لانەکە وەکو کولانی خۆیان هەستن بە ئامادەکاری بۆ پرۆسەیان کۆمەڵ ئاسانکاری بۆ خام بکەن بەڵام ئەوە هیچ پێویستی بە کۆمسیۆنەوە نییە و ئێمە ئەوە ڕەتدەکەینەوە تاکە دەسەڵات لە ئێمە سایتی خۆمانە و ئێمە لەناو فۆرمەکەدا هیچ داوای پشتگیریەکمان لە هیچ هاوڵاتێک نەکردو هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان کە دانیشتوی هەرێمی کوردستان بێ ئازادە لەوەی کە فۆرم پڕکاتەوە ئێمە لیژنەیەکی تایبەتمان هەیە بۆ ئەوە چاو بە مەرجەکاندا دەگەڕنەوە. لە ماوەی ڕابردوودا کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی ئاشکرای کرد کە 535 فەرمانبەر دادەمەزرێنن کە بەڕێوەبەری گشتی و فەرمانبەری ئاسایی تێدایە بەپێی زانیاریەکانیش تا ئێستا زیاتر لە 100,000 فۆرم پڕ کراونەتەوە.